سلااوڕێز من ناوم شیرینایە کاری سرامیک دەکەم بەخێربێن بۆ بەرنامەی سەکوی گەنجان ئێرە قەڵای هەولێرە ئەوڕۆ دەمان هەیە باس لە پەیوەندی نێوان هونەر و بازاری کار بکەین و ئەوەی کە بزانین لەبەردەم ئەو هەموو سەختیە و ئاستەنگەیەکە لە پێش ڕێگای هونەرمەندە چۆن دەتوانن بەردەوام بن و کۆڵ نەدەن و درێژە بەکاری خۆیان بدەن. ئێستاش یەکێک لە هونەرمەندەکان لێرە پێشانگای هەیە و هاوڕەکانی دیکەشمان لێرە با بچین کارەکانیان ببینین و بیان ناسین. سڵاو ئەمن بێر و ڕوانزیمە شێوەکار و پەیکەرسازم بەخێر بێن بۆ هەولێر ئێرە سەکۆی گەنجانە کە من کامەرانم شێوەکارم بەشداریم لە چەندین پێشبڕکێ و پێشانگای عێراق و کوردستاندا کردووە ئێرە هەولێرە بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. من نام یەمامە جافە وەرکشۆپم هەیە لە قەلای هەولێر ئیشی دەستی و ئەکسسواراتی ئەەکەم بەخێر هاتم بۆ قەلای هەولێر بەرنامەی سەکۆی گەنجان. سلااوڕێز ئەو کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان زۆر خۆشحاڵم بە ناسینتانەوەی کە ڕۆ دانیشتنمان دەبێ بەیەکەوە خۆشحاڵترینێمەش سپاس ئەو جورەی کە دەزانن بەرنامەکە ستایلەکەی بۆ شێوازەیە کە پێشکەشکاری نییە جالێنێ خۆماندا پێشکەشکارێک هەڵبژێرین و بزانام ڕای ئێوە چییە کامەمان ببین بە پێشکەشکار کاکەمە تاقانی بەرنامەکەیە بە هەرەوەکتە پێشکەشکار منیش ڕامەوەیە یاکە من شتاقانی بەرنامەکەم دەمە بە پێشکەشکاری بەرنامەکە سپاسان دەکەم سپاسی سەکۆی گەنج دەکەم کە بنیان لێ لە هەڵبژاردەوە ئێوەشی لێ هەڵبژاردە وەکو گەنجێک با یەکەم پرسیار لەم خاتونە دەست پێ بکەین چۆن دەتوانیت کارەکانی خۆت لە نێو بازاڕ و هونەردا کارەکانی خۆت بکەیتە بژێوی ژیانی ڕۆژانەی خۆت لە هونەردا لەناو بازاڕ هونەر چۆن کارەکانی خۆت ئەنجام دەدەیت؟ بۆ خۆی هونەر لە وڵاتی ئێمە تۆزێ زەحمەتە بیکێ بازاڕی بکەیت بەس یەکەمیشت ئەوەیە باوەڕ بە خۆبی پێش هەموو شتێک دواتر پاڵپشت دواتر زەمینە سازی بەداخەوە لێرە ئەو پاڵپشتە نییە بەلایانی کەم هەرنا زەمینە سازی هەبی یعنی بەس ئێمە ئەوان برێ هەر کەسە کە هونەر لە ڕۆحیدا سەکەرەی کردبی ئەو هەوڵی هەردەدا هیچ شتێک نییە بیکوژێنیتەوە. ئێستا من لۆ نمونە هەوڵمدا لە ڕێی کێک تویمە ناو بە بازارکردنی هونەرەکەم پێماوەیە کە ئێمامەخانیش لە ڕێی ئیکسواراتەوە پێشتر لە ڕێگای وینەکیشان پاشەوە یانەوە تقریبا 2 ساڵ لە ئەکسسواراتم هێشتا ئێمە ئەم من حەزم لێندە گرنگی باندا خاڵی دیکە بدەم ئەن وەکو خۆم وەکو ئیزافی خۆم کە لەسەر کارەکە دای بدەم من هەمیشە گەنجەکە بە پێشڕەوی بابەتەکە دەزانم یعنی گەنجەکە بێت چەند خاڵێک دێت پێش من هیچ خەتایەک بە حکومە نازانم ئەنەی ناتانێت بابەتە بینەوە گەنجەکە بەخۆیەتی پاشان سۆشەل میدیایەکانی خۆت ئەگەر توانیت کارێکی کوالێتی پێشکەش بکەی و سۆشەل میدیایەکی باشت هەبێ هەردوو کارەکە کوالێتی و سۆشەل میدیاکە دەتوانانی کارێکی پرۆفشنال ئەنجام بدەیت وەکو خۆم کارێکی پرۆفشنال بێنە و سۆشەل میدیایکی بێزیشە بێ تەکید بە بۆ گەنج دەتوانانی کارەکانی تێدا بفرۆشیت. بەڕای من کۆمەڵگاکەش تەئسیری هەیە ینی بێت تەئسیر نیە ناتوانین بڵێ تۆ ئەو شوێنێکە تێیدا دەژی هیچ تەئسیرێکی نییە لەسەر فرۆشی کارت لەسەر سەرکەوتنت ئەوە تەئسیری هەر دەبێ ئەو شوێنێکە تێیدا دەژی مەبەستی تۆ شوێنی کارەکە یان کۆمەڵگاکە ناتوانین بڵێ بێت تەئسیر شیرینخان بەخۆی لەناو ئەو کەشەیەکە
بە بازاری هوەرەکەی دەکا بەڵام دیارە تووشە و کێشانە بیتەوە فەرقی هەیە ئێستا منێکی کە لێرە دەژیم یا کەسێکی کە هەر ئەو هوەرەی من دەکات لە ئوروپا ئەو چۆن دەژی ئەو چۆن شتەکانی دەفرۆشێت چۆن خۆی دەناسێنە یا کەسێکی وەکو من لێرە بە سەختی هایەک دەتوانم سەرکەوم چۆن دەتوانم بڕۆمە پێشە بتوانم شتەکانم بفرۆشم. یعنی کۆمەلگاکەش تەسیری هەیە ناتوانین بڵێن ئەو هیچ تەسیرێکی نیە بەڕایەوەوانە یان دەتوانین بڵێ کۆمەلگا هیچ تەسیری نییە من هەر خۆم و خۆم بێشک تەسیری دەبێت. تۆ دەتوانانی کارەکانی خۆت بناسێنێ یەک لەوانە خۆم ئەم حەزم لە هەموو کارەکانم سوور زار سپی کەسی پێوە دیاربی دێناسێنم بەڵام ئەگە گرنگی پێ نەدرێ ئەم حەزم لە ئاڵای کوردستان لە شەکان ئێستامە باسی بازارکردنەکە دەکەین ئەگە بازارکردنەکە لێرە نەبێ هیچ پشگیریەک نەبێ ئەسەن گرنگی ناکوژێتەوە ینی دایمەن ناکوژێتەوە هەی بڵێن پاڵپشتی زمینە سازی هەبووی نەبی بەردەوامە بەڵام باشتر و خۆشترە ینی ئاسانکاریە لۆ مەکە زمینە سازی هەبیتن یەمامەخان زۆر ئەکسواراتەکانی جوانەوە بزانام بابەتی کوردیشی زۆر بەکارهینەیە ئەوە زۆر ئاسانە بێتە ناو کۆمەلگا بێتە ناو خەڵک ئێستا بۆ نمونە من ئەگەر هەتا ئەوە چی کوردەواری هەبی براندی خۆمانە هەبی لە ئەکسواراتەکان کاوا برێن خانمێکی کورد دروستی دەکات هەتا کوردەواریەکە هەبی شتی دەست خۆمانەوی بەڵێ ئەمن ئەو دەکڕم شتی کوردوارێمان نییە جا محاولە دەکەم شتی کوردواری زیاتر وەکو قەزوان بابەتی قەزوان حاول دەکەم لە ناو خەناوکە و دەستبەند ئەو شتانە یعنی داخلی بکەم چونکە لێرە یعنی ئەجنەبیەکان حەزیان لێ لە شتی کوردواری بیت کولتوری خەڵکە بناسێنین ئەمەش پێویستە لە سەرمان کە ئەوەی بناسێن ئەو فۆلکلۆری ئەو شتە کوردەواری خۆمان پێویستیان ئەرچی شانی هونەرمەندە کە بیناسێنین بەڕای من حکوومەت دەتوانێت لە وەزارەتەکانی خۆیدا چەندی وەزارەتمانەیە بتوانێت وەکو تابلۆکان لە وەزارەتەکان بەکاربێنێ نەک لە یەک هونەرمەندە کار بکەن نەکو یەک هونەرمەندە گەنجەکانیش با ببینن ئێرە سەکۆی گەنجە و دەنگەی خۆتانی بگەێنن لە هەزاران شوێن یعنی دەتوانێت یارمەتی بدا هونەرمەندەکان یارمەتی بدا ئێستا بش کاری من کاری سیرامیکە دەتوانم لە زروفەکان لەو شتانەی کە بۆ هۆتێلەکان بەکاری دێنین بۆچی لە شوێنی دیکە بکردرێ بۆ لە دەرەوە بێ بۆ لە کاری من کە خەریکم کاری دەستی دەکەم نەقشی کوردیان لەسەر کار دەکەم فەرشی کوردیان لەسەر کار دەکەم بۆچی ئەوانە بەکار نەهێنین هەر بۆوانیش جوانترە هەم پشگیری لەمە دەکردرێ جا هەر یەکێ ئێستا هونەری ئێوە شێوەگەریە بۆ تابلۆکانی ئێوە ئیستفادە بکردرێ ئێوە کارەکانی یەمامە یعنی بۆیە دەڵم بێت تەسیر نییە حکوومەت کۆمەڵگا بێت تەسیر نییە لەسەر ئێستا نمونە چی زەق مایکل ئەنجلۆ کە لە فەڕەنسیا لە سەردەمی خۆی چەند شاکارێکی هەبووە بینا و دار و بەردی ئەو وڵاتی خۆی هەموو نەخشاندیە دەیڤێکێکە لە کارەکانی وی ئێستا دەیڤێت لە هەموو ماڵەکان هەیە بۆتە مۆدلێک دەیڤێت لە قالبی هونەری دەرچوو ئێستا لە هەموو ماڵەکان تابلۆی دەیڤێت هەیە وەکو مۆدلێک بەکاردێ وەکو ئەکسواراتێک بەکاردێنن بزەوت ئێستا ئەمەدە یعنی پشگیری و زمینە سازی ئەوەیە ئێستا بۆ کارەکانی شیرنخان ئەو فەرشانە لەسەر سیرامیک دروست دەکا دەتوان بە شێوەیەک بازار بکرێ یعنی خەڵک بە شانازیەوە لە ماڵەکەی خۆی داینێ یەک شتی دیکەش هەیە کە دەتوانین باسی بکەین ئەوەی کە گەنجەکان هەرچەند کاریان جوان بێ هەرچەند هونەرێکی زۆر باشیان هەبێ ئێستا من دوێنێ چوون پێشانگای بێرۆخان یعنی بەڕاستی مامەوە لەو هەموو جوانیە لەو هەموو فکرە ئەوە بەجددی دەیڵم بەڵام ناناسرین ناتوانین ئەو جوورەی کە دەبێ خۆمان نیشان دێن هەمیشە لە بینەوە سەر نازانم باسی کۆمەلگا بکەم یا ئەوەیە هەمیشە زۆر کەس هەیە کە ئەگەر عمری زیاتر بێ یعنی لەوانەیە هونەرەکە ئەو هونەرە نەبێ ها ئەمە عمری زیاترە و پاڵپشتێکی زیاتری هەبووە سەرمایەکی باشی هەبووە توانێتی زۆر باشتر خۆی بناسێنەوە زۆر زۆری زیاتر ڕێز لێ بگرترێ لە حاڵێکداگە بتێ لەگەڵ هونەرەکانی ئەو ڕۆیی لەگەڵ گەنجەکان مقایسەیان بکەی ئەسان ئەو شتە نەبێ یعنی هونەری گەنجێک لەوانەیە هونەری بێرۆخان زۆر زۆر شتێکی تایبەتتر بێ لە کەسێکی کە لە خۆڕا گەورە کراوە لە خۆڕا ناسراوە ئەوە دەگەڕێتەوە سەرچی ئەوە چۆن ئەو کەسە ئاوە توانیوێتی خۆی بناسێنێ ئاوە لە خۆڕانیێ و دەرکا
بێگومان لێرە وەکو پێشتریش باسم کرد زمینە سازی زۆر کەش و هەوای ئەو کەس ئەو هونەرمەندەی کە تێیدا دەژی ئەو زۆر گرنگە لەوەی زیاتر بەرەو پێش بکەوتن یعنی زۆر جار هەیە بربەست زۆرە ڕێگیری زۆرە نارێم دەگوژێەوە بەس لە پاش دەدەی زمینە سازی لێرە باشەکە بێ خەڵدا کورتی بکەینەوە چۆن دەتوانێت کارەکەت بفرۆشی لە ڕێگای تیەوە سوشال میدیا لە پێشدا لە سوشال میدیارە ئەکیت سوشال میدیا بازارەکانی کاری دەستی لە بازارەکان کاری دەستینە لە چێندە دەیفرۆشی شەکانە دەفرۆشی لێرە هەر لە بازارەکانی کاری دەستی لە بازار لە ماغاز و ئەو شتانەیە لە پێجوشت نایفرۆشی ئێستانە زۆر باشەوە دەستمان پێ کردو لە سوشیال میدیارە دەستمان پێ کردو بەڵام ئێستا شوێنی خۆمان هەیە خەریکین دەیفرۆشی چ بابەتێکتان زۆرترین لە بابەت هونەرەکانی خۆدان زۆرترین ها بە زمانی بازار پێ دەڵێن ڕەوازکردن زۆرترین ڕەوازی لەسەر هەبوو لە کار هونەرەکانتاندا من بەخۆم ئەگەر نمونەی شەکانی خۆم بینمەوە لە ڕێی کێکەکانم کێکی هونەریە فەری کێک کێکەکان لەسەر شێوەی کڵاو جەمەدانەی کوردی لەسەر شێوەی هەوری کە ویستیتم لە ڕێی کێک لە ڕێی خواردنەوە هونەر بمان بەردەمی هەموو خەڵک و ئەو باشترین ڕەوازی هەبوو لەوەی کە وەکو لە ڕێی تابلۆوە ئێستا کارەکانی من لە ڕووی تابلۆوە پۆرترێت و پاشانش ئەبستراک لە هونەری کوردیدا ئەم دووشتە زۆرترین بینەری هەیە و زۆرترین ڕەوازیشی لەسەر زمانی بازارەکە پێڵان ڕەوازکردن ڕازکردنی زۆرترین بابەتەکان لە دوو کارەدا دەبینم خۆم خۆشم زۆرنی کارەکانی خۆم فرۆشت بێت هەر زیاتر ئەبستراک و پۆرترێت بووە ئەزە خات و ئەمنیش کە لە شوێنێکی گەشتیاری کار دەکەم یعنی ژووری خۆم هەیە زیاتر چونکە دیومە ینی چ شتێک دەفرۆشتێ هەڵم سنگاندۆ لە نێو کارەکانمدا چیان زیاتر دەفرۆشێ ئەوی ساسکەم بۆ فرۆژەکە بەشی بازارەکەی لە نەزەر بگرم زیاتر ئەو کارانەی کە پێشانی جەنابتمدا خەریکم کاری فەرشی کوردی نەقشە کوردەکان لەسەر زروفەکان لەسەر قاپەکان لەسەر ئەوانەدا دەمەزرێنم خەڵکی کە لە دەرەوە دێن ئەویان زۆر بەدڵە ئەوانیان زۆر پێ جوانە دەیبنەوە لەگەڵ خۆیان زیاتر ئەوان فرۆشم هەبوو تا ئێستا یەمامە ئەتۆ چەها کارەکان زیاتر زیاتر بەردی طبیعی دەفرۆشم یعنی پێشتر ینی ئەشیا پلاستیکی دۆستم کردبوو بەس هەندێک لە ئەشیا بەردی طبیعی هەبوو یعنی دووسێ پارچەیە دیتم زیاتر خەڵک حەزیان لە بەردی طبیعیە زیاتر لە پلاستیک جا ئێستا ئەشیاکان خۆم زیاترە بەردی طبیعی لەبەر خەڵکەکە زۆریش جوانە ئێستا زۆرینە کات دەبینین جیهانی سوشال میدیا بەرەو پێشتر و دیجیتال ئارت و بابەتانە بەرەو پێشتر چووە ئەمە چۆن دەتوانین قیمەتی هونەرەکەمان ڕابگرین هێزی هونەرەکەمان ڕابگرین یعنی هونەرەکە معنای خۆی لە دەست نەدا بەڵێ ئەمن بۆ خۆم ئێستا بۆ شێوەیە کار دەکەم بەشێک ینی جودام کردوتەوە بەشێک کاری بازاری دەکەم بۆ فرۆش کە ئەویش هەول دەدەم کە کارە هونەرەکانی تێدا بێ یعنی هونەری تێدا بێ ڕنگوبوونی هونەری تێدا بێ بەڵام بەشێکیشدا دەنێم ڕۆژانێکیشدا دەنێم بۆ خۆم کە تەواو هونەری خۆم دادەبەزێنم یعنی بازارم بۆ گرنگ نییە فرۆشتنم بۆ گرنگ نییە خۆم فقط دادەنیشم کە کارە هونەرەکان دوایەکەی خەڵک بەدڵی بێ بەدڵی نەبێ ئەو بۆم گرنگ نییە هونەری خۆمە ئەو شتێکە بۆ خۆم ویستومە و خەڵقم کردووە یعنی جودام کردوتەوە بەشێک بازاری کار دەکەم بەشێک هونەری کە ڕۆژانم جودا کردوتەوە ڕۆژانێک چ بکەم دەگەڕێتەوە سەر هەستی ئەو ڕۆژەی خۆم ئەم بەخۆم تابلۆیەکان لەسەر داواکاری دروست ناکەم ینی زۆرجار خەڵک داوا دەکات تابلۆی ئەبستراک تابلۆی ینی پۆرترێت ئەو بابەتانە بەسەم لەسەر داواکاری دروستی ناکەم ینی هونەرەکەم بە تەواوەتی جیا کردەوە لایانی بازرگانەکەی بازرگانەکەم کرد هونەر و کێکم تێکەڵ کردیە ئەوم بۆ لایانی بازرگانەکەی دانێ بەس وەکو کارەکانی خۆم بە تەواوەتی خۆم دوور کردەوە لەوەی لەسەر داواکاری هاوڵاتیانش دروستکەم بە تەواوەتی زمینێکم لە خۆم ڕەخساندیە خەون و خەیاڵاتەکانی خۆمی تێدایە ئەو ڕۆیا هونەریانەی خۆمی زیاتر تێدایە لەسەر داواکاری تابلۆ دروست ناکەم ئێستا بۆ منەکە پێشانگایەکەم هەر لەسەر قەڵات کرایتەوە دەتوانین دواتر هەمومان سەیریکەین تەماشاکەی هەمووی هونەری و فۆلکلۆریە لێرەوە دەتوانن هاوڵاتیان هونەرمەندان هونەردۆستان تەماشاکەن کام تابلۆیان بەدڵە کام تابلۆیان پێخۆشە هەیان بێ دەتوان بەدەستی بینن نەک لەسەر داواکاری وایە
بەڵام بۆ من وەکوی بکەم بازرگانی هونەرەکەم لە ڕێی کێکەوە کردوتمە یە مامە ئەتۆ تۆ چۆن دەتوانێت قیمەتی ئەم کارە هونەریەدا ڕابگری یعنی هونەری خۆتی تێدا بێ ئەتۆ فقط بە دڵی خەڵک کار دەکەی بۆ فرۆش فقط بەشی بیزینەسەکە ڕدەگری یان نا هەستی خۆت و دیزاین خۆشتی تێدا هەردوو وەکو جودات کردو تۆ هەردوو هەندێکیشا دۆز دەکەم کە خەڵک حەزیان لێە هەندێکیشا دۆز دەکەم من حەزم لێ بەس ئەو شانە کە من حەزم لێ دۆز هەکەم ینی زیاتر ئەجنبیەکان ینی احتمام بەوشتە دەکەن بەس خەڵکی لێرە احتمام بەوش ینی بەو نەوە ناکەن دزانە باشە لەو لێرگوانە ئەو پرسیار دروستە بیتن یعنی لۆچە ئەرێ ئەجنبیەکان ینی لایەنی غەرب و ڕۆژئاوا زیاتر گرنگی بە شتە کوردێوارەکانی خۆمانە دەنەوە چیلۆی کە بە خۆمان ئیسمان پێن بە خۆمان ئەو بابەتانە لە خاتوێمان بکڕینەوە لۆچ ینی وەکو خۆم تێربوونی چاوی خەڵکە لەو ڕنگانە ئەنی یعنی گرنگی نەدان نییە تو هەم ڕۆژێک ئەم فەرشە دەبینیت هەم ڕۆژێک ئەو کارە دەبینیت بەڵام لە ئەوروپێک نییە ئەوروپێک کاتێک ڕنگدا دەنێت ها ڕەنگەکانی حازر لە بەردەستە ڕنگکانی خۆتەکە بەڵام کوردێک نا چەندی ڕەنگە دەبینێت ئەو دە ڕەنگە جیاوازانە دەبینە حەزی لە جۆرە ڕنگانەیە هەز دەکەمە زیاتر ئیزافەکەیە لەگەڵ کوردێک و ئەوروپیەک ئێستا بەڕای من نا یعنی کۆمەلگاکە ئەوەندە گرنگی نادا بە هونەر و بۆ جوورشتانە یعنی ئێستا لە کۆمەلگای مەشدا کاری هونەری لە ماڵان تابلۆ کتێب هەر شتێکی کە ڕنگبوونی هونەری هەبێ زۆر کەمە ئەو دەگرێتەوە سەر لایەنی ڕۆشنبیری کۆمەلگاکە و پەروەردە حتمما یعنی ئەوانیش ئەو گرنگیە نادەن بەوە ئازەوەش قەت بیرتان نەکردووە کار و هونەریەکانی خۆتان بەجی هەم بناسێنن لە فستیڤالەکانی دەرەوە بەشداری پێ بکەن ئەکید من ئێستا مەحاڵە دەکەم زیاتر بەشداری کە دەڕەوەی هەولێر یعنی پێش هەفتەیەک دو هەفتەیەک بەشداری فاشن شۆ کردم لە بەغدا جا مەحاڵە دەکەم زیاتر بەرێک بڕۆمەوە دەڕەوەی وڵات کە فاشن شۆ یان معرزێک بۆ خۆم دۆستکەم لە جێکی دی دەوێت لە هەر لەو سنوورەی کوردستان نامێنیەوە بڕۆیتە ئەوروپا زۆر بیر نەکردە بستە ئەوروپا کارەکان دەردا بنێت ئەکید ئەوەش سەختی خۆی هەیە یعنی خۆ هەر بە بیرکردنەوەی منێ بە بیرکردنەوەی مە بێ هەموو پێم وایە پێمان خۆشە کارەکانمان بناسێنین بە جیهان بەڵام پشگیری دەوێت پاڵپشتی دەوێت سەرمایەی دەوێت بێگومان ڕێگایەکی سەختە ڕاستە بەسەر ئیزافە لۆ ئەوەی کە ئەمە لۆچ ئەوەندە کەم شتەکانی خۆمان بابرین قەدر ناگرینیان زۆر کەم ڕوازیە لە ناو کۆمەلگای خۆمان زیاتر دەگەڕێنەوە لۆ سەرەوەی کە ئێمەنەوەی دەنجین ینی ئەوە زۆر زۆر کاریگەریەکی سلبی لەسەر هەمومان هەیە کە ئەمە نەوەی دەنجین ینی بۆیە زۆر گرنگی نەدراوە بە هونەر بزەبت ئەوە زۆر ینی چەندجار ئەمە دەڕوخین و دروست دەبینەوە ئەوە زۆر شتی لە باش دەدا قەت بیرت لەوە کردوتەوە لە باتی بابەتەکانی ئەم زۆرە فەرشانە لەسەر سێرامیکات بابەتی جلی کوردی بەسەر کارەکانت هەر ئەو نەخشە کوردیانە جلی کوردی شنیدی یعنی ئێستا من نەخشی قوماشی هەوریم لەسەر زروفەکانم کار کردو لەسەر ئەو قاپ و ئەو جوورشتانە یعنی فقط فەرش نییە قماشە کوردەکان نیشان و ئەو نەخش و نیگارانی قەدیمە من بەکارهێنا ماتریالی تیا بەکاردێن قەت تابلۆکانیشدا یان لە سەر کێکەکاندا قەت ئەم بیرۆکانت کردووە وەکو جلی کوردی بەکاری بێنی بێگومان تابلۆکانم هەمووی نەخشی جلی کوردی و فەرش و بەڕێی کوردەوارین و هەمووی ئەو بابەتانەیە پێماڵی نفسشم کرد شتی هاوڕامی نەخشەی هاوڕامی یعنی هەندێک بەرد دەبینم بەردێک احتیادی لەسەر وی نەخشی هاوڕامی دەکەم باشەوەی دۆست بۆ خەناوکە دۆساکەم ئێمە پرسیارێکمان هەیە لێت چ جۆرە بەردێک زۆر باوە چن و ئابەردێک لە کوردستاندا زۆر باوە زیاتر بەردی کوارتز لە کوردستانەیە کوارتزبی زۆر هەیە لێرە هات تێکەڵەکی زمانی کوردی و عەرەبی هەزانی حۆزەم هۆکارەکەشی هەرجەنگ بووە چونکە لە بەغدا لە دایک بووم کە 2005 پێش 2006 يعني تقريبا 2005 نهاية 2005 پێش تائفە
روبدات هاتما كردستان جا لبر طائفة وسني وشيعي وعرب وكرد أوشتاني لبغداد رودا هاتما كردستان جا زمانه كم بس كردێکی زۆر خۆش قسەی دەکەی تێکەڵە بوادینی سۆرانی هەیە زیاتر هۆکارەکەی ها ئەم جەنگ بووە ئەوزەیە لە لێرەوەشی زافەیەک دەکەین باوازە شەڕ و جەنگەی بێنن ئێوە هەمووتان هونەرمەند و کاری هونەریتان کردو چ ئیزافەیەکی خۆشتان هەیە ها لە کاری هونەریدا توشتان بووە ئەمن چون شوێنەکەم گەشتیاریە خەڵک زۆر دێن جاری وە خەریکی کارەکەمم یانی تەواو هۆشم لەسەر کارەکەمە سەر هەڵدێنم جەماعەتێکی زۆر هەموو بە کامێراوە ئاوان هەرچی هەستە دەڕات جارێکیش ئاوە جەماعەتێکی زۆر من هەر خەریکی کارەکەم بووم جۆم نەدەدا ینی هۆشم لە کەس نەبوو خاتونێک کات کوتی ئەوە چییە؟ کوتم قوڕا هەر پرسیاری کرد هەر پرسیار کوتم ئەوە ئەوەیە ئەوە هەر زۆر مختصر کورت جوابم دەداوە کە بڕوا داکوتی ئەری بۆ هەرچی هونەرمەندە حەزیان لە خۆیانە هیچم نەکرد ئەو شتە زۆر بۆ من دێتە پێشێ مەجبورم هیچ زارم بەستم هیچ نەڵام کۆتایی بە بەرنامەکە دێنین باس ئاخر پرسیار هەر وەکو گەنجان کە لێرە دانیشتون دەتوانن ئەو گەنجانێک کورد ئەم دەرفەتە بۆ خۆیان دروستکەن لەم کار هونەریانە دروستە ڕێگایەکی سەختە یعنی ئێمە باسی ئەومان کرد کە کۆمەلگا ئاوایە بەڵام ئێستامە حەقیقەتەکەی ئەوەیە دیژیان ئەوەیە ئەمە پێمان ناگۆڕدرێ بەڕای من دەبێ کۆڵ نەدەین بەردەوام بین بەردەوام بوون لە هونەرەکەمان ئەوە زۆر زۆر بەڕای من گرینگە بڕۆینە پێشە ئەمە کاری خۆمان بکەین و ناومید نەبین بەڕاستی وەکو خۆم چێژێک لەو بابەتە من هونەر بە چێژ دەبینم یەکەم بابەت من چێژ لە هونەرەکە دەبینم ئەگەر بۆ کەسینەکەم بۆ خۆمی دەکەم ئەوزە بۆ خەڵک تۆش ئیزافەکەت چ بلۆسە بەردامە بەس بەردامی بەسە لە کارەکە کە تو بەردەوام بووی خەڵک تەماشا ئەکات ئەوانیش پێویستیان بە هونەرە هونەر ڕۆحە هونەر فریادڕەسی ئینسانە ینی ئەکیت هەموو ڕۆحەک پێویستی بە هونەرە تینووی هونەرن دەتوانن برێن يعني دەرفەت لۆ ئەو شتەی دەرفەت زۆرە ئەنی هەرنا ئەگەر لایەنی تیجاریش نەبی لایەنی برێن بازرگانی کەش نەبی خەڵک ڕۆحیان پێویستی بە هونەرە گرنگ بەردەوام بوونە لە بەردەوام لە ئیشەکە خۆ دەبێت زیاتر معرازە دروستکەن زیاتر یعنی لەسەر سوشیال میدیا یعنی بەڵاو بکەن تا خەڵک نەبین بەێ تا خەڵک یعنی وەکو دەبینێن زیاتر احتمام بکەن بەو شتەیە هەندێک زیاتر معرازەکە يعني معرضەکە زیاد بیت خەڵکەکە يعني ئەمە دەبێت زۆر زیاتر هەوڵ بدەین زۆر بەێ وەکو دەبینن هەموو کەسی کە هەوایەتی خۆی هەیە ئەوانش حەزیان دەبێت کە هەوایەتی خۆیان دەوردەشتە جێ دەکەوێت لە نێو خەڵک بەێ ئەنی مهم ئاخر وەڵامی ئاخرە پرسیارە من بەردەوامی بووە بەردەوامی بێگومان هەمومان لە سەرەوەی کۆکن کە بەردەوام بین لە هونەردا زۆر جارمان دوو دەبینەوە حەقی خۆمانە یعنی زۆر جار من پێم خۆش نییە چەند ڕۆژان هیچ کارێکی هونەری بکەم بیر لە هیچ شتێک بکەمەوە ئەوە حەقی منە بەڵام مهمەوەی دوای هەستیەوە یان گرنگەوەی دوای هەستەوە سەر پێ دەنامان دووبوون دەبێ هەبێ لە شتێکدایە ئەنی زۆر کارێک دووبارە بکەیت تو هەم بێزاربوونێک لە شتەکەدا ڕوودەدا مودەیەکی کەم هەوا دە شتەکە بێنی وایە پێویستیت بە ئیستراحەت تا هیچ نەکەی ماوەیەک هیچ سپاسی ئێوە دەکەم هاتیینە کۆتایی ئەم پرۆگرامە کە لەسەر سەکۆی گەنجان ئەو گەنجە بەهرەمەندارمان لێرە کۆ کردەوە هیوام وایە هەمیشە تەندروست باش بن بەردەوام بن لە کارەکانتاندا لە تەندروستێکی باشدا بتان بینم. سپاس.